لە ساڵی 1975 بە بڕیاری مەجلس قیادە سەورە و نووسینگەی باکووری حزبی بەعەس هەزاران دۆنم زەوی کورد و تورکمان لە خاوەنە ڕەسەنەکانیان زەوت کرا بە ناوی عەرەبی هاوردەوە. دوای 13 ساڵ لە ڕوخانی ڕژێمی بەعەس هێشتا نەتوانراوە ئەو زەویانە بگەڕێنرێتەوە بۆ خاوەنەکانیان. کێشەی زەوی کەرکووک ناکۆچی قوڵی لە نێوان پێکاتەکان دروست کردووە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی شاماژە بەوە دەکات لە ئەنجومەنی نوێنەران بڕیارەکە هەڵوەشاوەتەوە، بەڵام لەلایەن وەزیرەکانەوە بەتایبەت وەزیری کشتوکاڵ و دادی عێراقەوە جێبەجێکردنی ڕاگیراوە. بۆیە پێویستە ئەندامانی کوردی پەرلەمان بۆ لێپێچینەوە بانگێشتی بکەن. لە دوا کێشەکانمان کە کۆمەڵێک لە جوتیارانی ئەو منتیقانەی کە کێشیانێ لەگەڵ بە عەقدی زراعی وا بڵێ بەستە کشتوکاڵەکان نایاندەنەوە بە صاحبەکەی خۆیان هاتوونە خۆیان وە کۆلەی فشارێکی زەختیان کۆسیانەوە لە بنیشەوە ئیشیان کۆ لەگەڵ وەزیرەکەی کە نەفسی هەوا و نەفەسیە بۆیان جێبەجێ بکەوە ئەو گرێبەستانەی ئیلغانە کردوتەوە نێڵینەوەشانەوە. بۆیە ئەمە ئەبێت پەرلەمانی عێراق دووبارە ئەو وەزیرانە بانگێشت کە بۆ پەرلەمان و محاسبەیان بکات لە کەم تەرخەمی لە جێبەجێکردنی جێبەجێ نەکردنی ئەو بڕیارەی کە لە پەرلەمان دەچوە. ڕووبەری ئەو زەویانەی کورد و تورکمان لە پارێزگای کەرکووک لێیان زەوت کراوە 2,200,000 دۆنمە. ئەندامێکی تورکمانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەڵێ دوای 13 ساڵ و چەندین کابینەی حکوومەت تا ئێستا ناتوانن بڕیاری دیکتاتۆرێک سەبارەت بە چارەنووسی سەدان هاوڵاتی هەڵبوەشێننەوە. ستاکە 328 پەرلەمانی 13 ملیۆن دەنگ نازانم 30 و کەسر وەزیر 4 حکوومەت بە انتخاب ناتوانن تەوقیعی یەک دکتاتۆر ئیلغا بکەن. مع الأسف بەداخەوە ئەمە مشکلەمان لێرەیە. زیاتر لە 40 ساڵە بە بڕیارێکی حزبی بەعەس هەزاران دۆنم زەوی کشتوکاڵی لە پارێزگای کەرکووک مافی بەکارهێنانی لەلایەن خاوەنە ڕەسەنەکانیانەوە لێ سەنراوەتەوە. ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2012 بە بڕیاری 29 ئەو یاسایانی بەعەس هەڵوەشێنراوەتەوە، بەڵام لەلایەن وەزارەتی دادی عێراقیەوە بڕیارەکە نەچوەتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش چەندین گرفتی بۆ جوتیاران و هاوڵاتیان دروست کردووە. دەریا کامەران NRT کەرکووک.